قسەکردن لەسەر گرفتی غاز لە هەرێمی کوردستان بەگشتی لە شاری سلێمانی بەتایبەت با بزانین بۆ هەموو ساڵەوە چەند ساڵێکە دوسێ ساڵە یعنی لەگەڵ هاتنی وەرزی زستانە بڕی پێویستی غازی ماڵان کەمە بێتەوە هاوڵاتیان گرفتیان بۆ دروستە بێ با بزانین پەیوەندی بە چیەوە هەیە ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز کۆچەر تایر کە بەڕێزیان نوێنەری کارگەکانی غازن لە شاری سلێمانیکە کۆچەر بەخێر بێت. زۆر سپاس. بەخێر بێ سەرچاو کێشەی غاسیە. دەمەوێت پێشکی زۆر سپاسی جەنابتان و سڵاوێک لە بینەرانی شاشە جوانەکەی کورسات نووس بکەم. دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم کە پێویستی پڕکردنەوەی خواستی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی هەڵبەتەن پارێزگای هەڵەبجەی شەهید و ئیدارەکانی ڕاپەڕین و چەمچەماڵ و دەربەنی خانمان لەگەڵ پێنجوێن ئێمە ڕۆژانە پێویستمان بە 400 تەن غاز هەیە. باشە بەڵام لە ئێستایا بەداخەوە 234 تەن غازمان بەدەستەکات. ئەو فەراغە بەچی پڕەکەنەوە؟ ئەو فەراغی ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئەو شێوازی ئیشکردنەوە کە لەگەڵ بەسپاسەوە لەگەڵ ئاسایشی ئابووری لیژنەکانی قایمقامێت و بەڕوبەراتی نەوت و کانزاکان ڕێککەوتوین هەفتەی 2 ڕۆژ کارگەکان ئیش ناکەن و ئەگەر ماڵێک پێویستی بە 2 بتڵ غازە بێ ئەتوانین بتڵێکی بۆ دابین بکەین تاوەکو ئەو غازەی کەمیەتی تر بەدەستمانەگاتەوە بۆ شێوەی ئیدام و ئیدارەی شاری سلێمانی خۆشەویستی پێبین. باشەکە کۆچەر بۆ ئەو بڕەکەمی کردووە ئەو بڕە لێت بۆ کۆچێت ڕاستی ئێمەش بە دوای ئەو پرسیارەوەین ئێمە خۆی دەبێت لە وەرزی زستانە عادەتەن ئەو بڕەتەنگ ئەو تەنکەرەی کە بار بۆ کارگەکانە هێنێت دەتوانێت 21 تەن بار بکات بەڵام لە ئێستایا تقریبان 15 ڕۆژێکە بێ گەڕاوی نێتەوە بۆ 90 تەن ئەم 90 تەنە لە وەرزی هاوی نابارەکرێت لە بەرزەختی گەرمی تەنکەرەکان دەتوانین لە وەرزی هاوینە 18 بۆ 90 تەن بار بکرێت بەڵام لە ئێستایا نازانین خەلەل لە کۆمپانیاوە یا خەلەل لە کۆرمۆرۆیە هەموو تەنکەرێک 90 تەن بارەکات باسی مانگی 12 بۆەکەم ئێمە ڕۆژانە 254 تەن غازمان بۆ هاو بەڵام لە ئێستایا گەڕاوینەتەوە بۆ 234 تەن غاز ئەو قەیرانی کە ئێستا خەریکە سەر هەڵەدا و بەرەو قەیرانێکی زۆر ئەوە ئەڕۆین ئەو کەمیەتەیە کە بەدەستمانەگات. باشە یعنی بەرەو قەیرانی زیاتری شەڕۆین ئێمە بەڵێ لەبەرەوەی وا بەرە وەرزی سەرما و سۆڵا ڕۆین خواست لەسەر غازیایی کردووە و ئەو کەمیەتش کە بۆ شاری سلێمانی دابین کرابوو 11 تەنکەر بوو ئێمە هیمەتێکمان کرد لەگەڵ لایانی پەیوەندیدارە توانیمان بیکەین بە 12 تەنکەر ئەو 12 تەنکەرە 12 تەنکەری 21 تەنیە هاو بەڵام ئێستا 12 تەنکەری 90 تەنیە عادەتەن کە بەراوردێکەکەی ئەبێتەوە بە 11 تەنکەرەکە لەبەرەوەی گەڕاینێتەوە بۆ دواوە ئەو غازی کە ئێستا بەدەستمانەگا بەشی وەرزی هاوی نیش ناکات. باشە ئەگەر بەم شێوازە بەردەوامی قەیرانەکە چی لێ هاوڵاتی ناتوانێت بڵە غازێکی دەستکەوێت. من ئێستا ئەم بەیانی سەردانی کارگەکەی خۆمم کرد ڕاستی هاوڵاتیە هاو 2 بتڵی پێبوو نەمەتوانی 2 بتڵ غازی بەمێ هەر بتڵێک ئەمتوانی هاوکاری بکەم لەبەرەوەی بریکارەکانیش دەفتەریان هەیە سێپەڕیان ناو نووسیوە بریکارمان هەبوو بۆ 25 شەو ناوی نووسیوە تەنانەت بریکارێکم هەبوو تەلەفۆنی بۆ ماڵێک تەلەفۆنی بۆ کروتی ئەگەر زۆر ضروری بڕۆ لە بەنزیخانە تێپوتی ناتوانم چم لە بەنزیخانە تێ بکەم لەبەرەوەی لە ئێستا لە بەنزیخانە 16,000 دینارە ئەو بتڵی کە ئێمە بە 8,000 ئەگەینە دەست هاوڵاتیان لە بەنزیخانە بە 16,000 دینار. بەڵێ باشە پرسیاری خەڵک ئەمەیە هەر چەندێک غازت بێ لە بەنزیخانەکان هەیە بەس بوو بە نرخە حکوومیەکە نییە خۆی ئێمە نازانین ئەو گرێبەستە لە کۆمپانیا چۆن لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانە کردوێتی و چۆن ڕێککەوتون و دەبێت لە ساچەند غاز بدرێ بە هاوڵاتیان لە ساچەنیشی بە توجاری بفرۆشێ بەڵام ئەوەی کە ئێمە تێبینیمان کردبێت هاوشانی دابینکردنی بۆ هاوڵاتیان بگرە توجارێکەش زیاتر دەفرۆشێت چونکە توجاری منیش ئەتوانم بڕۆم تەنی بکڕم بە ملیۆن بەرەوسەر دوای بیانمەوە بتڵی بیان بە 15 و بە 16 هاوڵاتی لە ناچاریە جاری وایە تر تۆ تەحملی نامێنێەوە ناکەوێتە دوای سیارەی غاز هەر پێ عی بە هەر ناتوانێ هەر خەڵگێ بە تەمەنە ینی تر ناچارە بێت بچێت لە بەنزیخانەکان کاگڕانکۆ تەسەور بکە من بەلای شاری سپیا تێپەڕیم فیلکەیەکی لێ فیلکەی شاری سپی دوکانێکی غازی لێ ئەم بەیانی سعات 6 لێەوە تێپەڕیم نزیکی 50 بۆ 6 نەفەر سەرەی گرت بوو سعات 6 بەیانی لە مامەڕیشە نەچوون بەڵام ئەڵێن لە سعات 5 خەڵک سەرەی گرتووە ئەم سەرەیە شۆنە یعنی یەک کاتژمێر غازەیە دوای ئەوە غاز نییە ئیتر ئەو هاوڵاتی ئەگەر بەری نەکەوێت دەبێ بڕوا بۆ ڕۆژی دووەم بێتەوە سەر بۆ بتڵ بگرێت سەرە بگرێتەوە بەڵێ بۆ بتڵە خاص بەڵێ باشە کاکۆچەرە سەنامە بواریەوەش نییە بەڵام وا دەڵێن لە ناو خۆمانناڵین ئەوروپا چای لە غاز هێرێمی کوردستانە خۆشمان چاومان لە غاز هێرێمی کوردستانە بەس نییە هەر بەعام سوتەمەنیش ئێمە کووە نە بەنزینمان هەیە نە گازمانە ئێمە بریکارەکانمان بەڕاستی لە ئێستایا ئەبێ چاوێک لە بریکارەکان بکەین ئێمە بریکارەکانمان 1 لتر
گازیانەکڕی بۆ سیارەکەیان بە 425 ئێستا لترێ بە 1250 و ئەو ناکڕی یەک بتلیش 1000 دیناری تایە بۆ ئەوان زۆر جار ئەوان یەن سکاڵا لە لای ئێمە کەناڵێ بۆ ئێمەی دەرناکات یعنی بتڵێک 1000 دیناری تابێ بریکارێکمان 50 بتلی هەیە لە یەک تەنکەرە ئێمە بە 3 ڕۆژارێ و بە 4 ڕۆژارێ تەنکەری غازیشمان بەدەسەگات باشە کا کۆچەر چارەسەرەکە چییە بەڕای ئێوە چی بکرێ ینی شتێک عملی بێ کردداری بێ وڵی ڕاستی ئەبێ ڕاستەخۆ لێرەوە داوا لە بەڕێز سەرۆک پاڤڵ تاڵەبانی بکەم بەڕاستی بێتە سەرخەت و ئاوڕێک لە دانیشتوانی شاری سلێمانی باتەوە بەڕاستی ئێستا شاری سلێمانی 12 تەنکەر غازمان بۆیە پارێزگای هەولێر 13 تەنکەری بۆ وەڕات لە هەمان کاتا لە 21 2010 من نووسراوم پێ وەزارەتی سامانە سروشتیەکان داوای لە کۆمپانیایە کردووە و کاتە بە ناوی ناوەکەین باش بەبییر ناداوای لێ کردووە کە شاری سلەیمانی لە 2010 پێویستی بە 280 تەن غاز هەبووە لە ڕۆژێکە بەڵام 6 ساڵ پێش ئێستا پێویستی بەون ئەبێ ئێستا پێویستی بەچەند بێ ئەوەی کە ئێمە تەجروبەمان کردبێ و لەگەڵ بەڕۆبەرایەتی نەوت و کانزاکان و لەگەڵ بەڕۆبەرایەتی قایمقامەتی سلەیمانی ڕۆژانە پارێزگای سلێمانی لانی کەم پێویستی بە 400 تن غاز هەیە بۆی هاوڵاتی غازی لێ نەبڕێ بۆی هاوڵاتی سەرنەگرێت بۆیە داوا لە بەڕێز کاک باوڵەکەین ئاوڕێک لە خەڵکی شاری سلێمانی باتەوە چاوێک بە نوێنەری کارگەکانی غاز بکەوێت و داواکاریەک هیچ نەبێت یعنی ئێمە بتوانین ئەو غازی بە دەستمانەگات کەمێکی کە زیایی بکەین بیش بێ بە 300 تن ئێمە ئەتوانین ئیدامە و ئیدارەی بێمێن لە ئێستاە خواسی وڵاتی زیای کردووە لەسەر غاز ئەکی زیاد ئاکات لەبەرەوەی تۆ دەبینی نەوتەکە گرانە نەوت ناکرێت جارێکی تر هاوڵاتی گەڕاوەتەوە بۆ غازەکە ئەڵێ بتڵێکی غازەکڕم بە 8,000 و بەرگەی 3 ڕۆژ 4 ڕۆژەگرێ ئەو زۆبای زستانە کە بەکاری ئەهێنێت سەرڕای مەترسیەکانیشی بەڵێ سەرڕای مەترسیەکانیشی باشە کا کۆچەر بە شۆگەیان ئێم گرفتە ئەم هیچ گرفتە بەرچاوتان ڕوونە مەسەلەن ئەزمموی ساڵی پارچیمان پێڵە ڕاستی کاک ڕانکۆ من دوو کۆنفرانسم کرد کۆنفرانسێکیان لە مانگی هەشت بوو کۆنفرانسێکیشیان لە مانگی دەبوو باشە لە کۆنفرانسەکەی مانگی هەشتا هاوڵاتی پێویستی بە غاز نەبوو ئێمە بەبێ ئەو ممارەسە بەبێ ئەو تەجروبەی کە هەمانە لە ئیشەکەیە ئەگەینە ئەو قەنەعەتی ئەگەر ئاوا بڕاتۆ لە وەرزی زستانە 90 تەن غازێ بەدەست بگات وەک کارگەشتمان هەبوو ئاڵێن نزیکی 18 تەنمان بەدەست گەشتووە تۆ بیرێک لێوە بکەرەوە ئێمە لە وەرزی هاوینە 18 تەن و 90 تەن غازمان بەدەست گەشتووە ئەگەر بەو شێوەیە بڕوات و غازەکە کەم کات لە زستانە تۆ 21 تەن بووێ بە 90 تەن ئەی باشە ئەگەر 18 تەن بێ هاوینان ببێتەوە بە 16 تەنەوە کاتە چی بکەین کەواتە گرفتەکە قوڵترە بێتەوە ئێمە لە هاوینی شار کێشەمانە بێگەروا بێ بەڵێ من ساڵی ڕابردوو بگەڕێنەوە بۆ 2020 ئەم کاتانە بە نزیکی 180 تەن غازم هەبوو غەزنم هەبوو یعنی 3 ڕۆژارێکیش 21 تەن غازم بۆ هاتەوە 20 تەن غازم بۆ هاتەوە ئێستا خەزن کراونی من ئێستا کە لەگەڵ تۆ قساکەم پێم وابێ 700 بتڵ ئەم شەو بارم بۆ هاتووە ئەگەر هەر ئەم شەو بمانایە بە بریکارەکان ئەم شەو کارگەکەی من غازی ئەمڕۆ غازی تیانە ئەمە هاتووی بریکارە پێویستی بە 100 بتڵ بێ بۆ هاوڵاتیان ئێمە 50 بتڵینێ پێویستی بە 200 بتڵ بێ 100 بتڵینێ پێویستی ڕۆژارەیان نەنێ ئێمە بریکار هەیە لە تەنکەرێکا 50 بتڵینێ بریکار هەیە ئەوەی کە زۆر زۆری هەبێت لە تەنکەرێکا کە 1500 بۆ 1600 بتڵە ئێستا 1550 بتڵیش ناکات 160 بتڵینێ ئەجاری وا هەیە دەفتەرەکەی لە بەردەمانە 200 ناوی نووسیوە تۆ 200 ناو بۆ 180 بتڵ چیەکەی دوای 4 ڕۆژی تر بزانە ڕۆژانە ئەڵێ ڕۆژ هەموو ڕۆژێک 20 ناو 30 ناو 40 ناو ئینەکە تەسەورەکەی هەموو بریکارێک دوو ژمارەی پێ تەسەورەکەی ئەڵێ کاک کۆچەر یعنی تەحمل ناکە ئەگەر بریکارێک خۆزگە بمهێنایە لەگەڵ خۆم و موبایلەکەی لەویا بووە هەر من و تۆ موبایلەکەمانە کوژانە و لامانە برد یعنی سەبر ناک تەحمل من پێت ئەڵێم یعنی ئەگەر نانەواخانەیەک ئێستا پێویستی بە 3 بتڵ هەبێت بریکارەکە بتڵێکی بۆ داگرێ فڕنێ پێویستی بە 4 بتڵە بێ بتڵێکی چێشتخانەی پێویستی بە 4 دوو بتڵی بۆ داگیرێ من پێت ئەڵێم بەڕاستی یعنی ئەوەی کە ئینام و ئیدامەی شاری سلێمانیەوە بە سوپاسەوە بەڕێوەبەرایەتی قایمقامەتی سلێمانی لیژنە هاوبەشەکان طبعاً ئاسایشی ئابووری دەورێکی زۆر کاریگەری هەیە بەڕاستی لەمەیە وەزائیدەن خاوەنی کارگەکانی غاز بەڕاستی کەواتەکە کۆچەر حکوومەتی لەم چاوەڕێتی تۆزێکە شووە خۆشکە و بچینە بارە و خەڵک پێویستی بە غاز نەبێنێ من دڵنیاتان هیچ شتێک ناکات من دڵنیاتانەکەمەوە ئەگەر ئەم 90 تەنە ببێتەوە بە ئێمە 21 تەنە بووەتەوە بە 90 تەن من ئەم بەیانەکە بێ بە 16 بێ بە 16 لە هاوین هەروەکوی ئێستاە هیچ فەرقێک ناکات تۆ هەموو تەنکەرێک 200 بتڵی لێکم بێتەوە چی ئەمێنێتەوە یعنی تۆ هاوینەکەش وەکو زستانەکەت قەیرانە دەبۆ خواست لەسەر غازیایی کردووە تۆ ئەبینی ئێستا گرفتە لە هەولێریشەیە ئەم گرفتە هەولێر لە ئێمە زیاتر تەنکەرێکە بن و توجاریشیانێ بەڵام خۆشبەختانە ئێمە ئەم کۆنفرانسکردمان و چاوپێکەوتنانەمان لەسەرەوەی کە ڕێگەنی لە شاری سلێمانی سیارەکەی وەکو شارەکانی کەی لێبێت و هەرچەند پێشمان ناخۆشە لە شاری دوهۆک و لە هەولێریش گران بووە
ئێستا لە هەولێر توجاری و حکومی بۆ بە 18,000 17,000 بەڵام لێرە تا ئێستا ئەوەی کە ئێمە سەیتەرەمان بەسەرا کردووە غازی حکومیمان لە 8.5 هێشتوەتەوە ڕامانگرتووە ئەوەی لە بەنزین لەوێ زیای کردووە حکومی لەوێ هەر حکومی پێم وابێ حکومی توجاری نیە هەموو یەک سعرە لەوێ چونکە حکومی من ئەو ڕۆژە سەردانی ساحەیەکم کرد بوو لەوێ کارگەنیە ساحە هەیە دایکێک هاو داوای بتڵێکی کرد پێیانوت بە 12,000 من باسی مانگی دەت بۆ ئەەکەم وتم ئەوە حکومیات توجاری وتی حکومی توجاری نیە هەر لێرە بە 12,000 باسی مانگی دە و نۆت بۆ ئەەکەم بەڵام لەلای ئێمە تا ئێستش لەگەڵێەوە قساکەم بە 8.5 ڕامانگرتووە حکومیەکە بەڵام ئەوەی کە هاوڵاتی ئەچێت لە بەنزینخانە بە 7 تێگا چکە ئێستا لترێک بە 725 عادەتەن ستاندارد بتڵەکان لێیان نووسراوە 22 لترەگرێت چەندی تێکرێ 26 لتری تێکرێت ئەوە چەندی تێکن ئێمە بە کیلۆ تێەکەین چکە غاز لە منتوجاتە تەنها ئاو لترێکی کیلۆیەکە گینا هەموو منتوجاتەکانی تر گۆڕانکاریان بەسەردا باشە بۆ زانیاری بە وڵاتیانەوە بتڵی ماڵان چەندی تێ ئێمە 12 کیلۆ و 300 گرام 12 کیلۆ 200 گرامی تێەکەین بەلانی کەم بەڵێ لە بەنزینخانە چەندی لە بەنزینخانە ستاندارد دەبێ 26 لتری تێ بکات ئەو کاتە ئەکاتە 12 کیلۆ ئەوش بەپێی وەرزەکان ئەگۆڕێ قەبارەی غاز لەبەر ئەوەی هاوڵاتیەکەن پێم وابێ ئەگەر 7 لتری تێکەن ئەوە کەم هاوڵاتی بای 5,000 غازەکڕێت ئێمە من خۆم بریکارەکەم تەلەفۆنی بۆ کراوە لەلایەن هاوڵاتی و پێی وتو ئەگەر زۆر زەروری بڕۆ بۆ بەنزینخانە وتوێتی ببوورە ناتوانم بچم لە بەنزینخانە تێکم چکە لایەنی ئابووری باش نەبووە چاوەڕێکا چکە پارەی بتڵێکی بەنزینخانە کاتە پارەی دوو بتڵی خاوەنکاری خەڵک غاز با و نەوت با و کارە با و مۆلی دە و هەموو شتێک بە هەر بەڕاستی لار هاوڵاتیان نیە تەحمل سەفرێکی سەرسپاس بە زانیارەکان بەیوە چارەسەربوونی ئەو گرفتەش وەکو کۆی گرفتەکانی تر